دکتۆرە، IUI یان پیتاندنی دەستکرد چییە؟ ئەم تەکنیکە چۆن ئەنجامەدرێت؟ IUI یان خود پیتاندنی دەستکرد کە لە ناو ئافرەتانوا باوە پێی دەڵێن تەلقیح سناعی یاخود تەلقیح داخل ڕەحم، یەکێکە لە ڕێگە چارەسەریەکانی نەزۆچی یاخود دواکەوتنی دووگیانی لە ڕێگەی دانانی تۆی پیاوەکە کە لە تاقیگە ئامادە کراوە بۆ ناو منداڵدانی ئافرەتەکە لە ڕێگەی کافیتەرێک سۆندەیەک یانش تیوبەچی بچووکەوە لە ناو کلینیکەکان ئەنجامی دەدەین. کێنە ئەو کەسانەی سوودمەند دەبن لە IUI؟ ئەو کەسانەی سوودمەند دەبن لە IUI ئەو هاوسەرانەی کە نەزۆکن یاخود دواکەوتن هەیە لە دووگیانیان و هۆکارەکەی نادیارە، یاخود ئەو پیاوانەی کە کێشەیان هەیە لە فەحسی تۆیان ژمارەی تۆیان کەمە یاخود چاڵاچی واتە جوڵەی تۆیەکان کەمە، ئەو ئافرەتانەی کە کێشەیان هەیە لە دابەزاندنی هێلکە بە تایبەتی ئافرەتانەی فرەکیسی هێلکەدانیان هەیە واتە تەکەیوس، هەروەها ئەو ئافرەتانەی کە کێشەی ملی منداڵدانیان هەیە. ئەی ئەو مەرجانە چین کە پێویستە هەبن پێش ئەنجامدانی IUI؟ پێش ئەنجامدانی هەر IUI-یەک سێ مەرجی زۆر گرنگمان هەیە. یەکەم پێویستە پیاوەکە پشکنین ئەنجام بداتن. دووەم هەر ئافرەتێک پێویستە ئەشیعی هەبێ، ئەشیعی ڕەحم بۆ ئەوەی دڵنیابین کە بۆڕیەکانی بۆڕی فالوپی نەگیرایە کراوەیە. هەروەها مەرجی سێیەم وەرگرتنی چارەسەر و ڕێنمایی تایبەت بۆ هەرێک لە ئاوسەرەکانەوەتە ئافرەتەکە و پیاوەکە. ئایا IUI ئازاری هەیە؟ نەخێر، بە هیچ شێوەیەک ئازاری نییە. ڕێژەی سەرکەوتنی IUI چەندە لە هەوڵدانی یەکەم و ئایا دەتوانرێت تا چەند جار ئەنجام بدرێت؟ ڕێژەی سەرکەوتنی IUI بەندە بە چەند هۆکارێک لە هەمویان گرنگتر تەمەنی ئافرەتەکەیە، ئەگەر بێت و لە 35 ساڵ بچووکتر بێ. لە محاوەلەی یەکەم ڕێژەی سەرکەوتنی 10 لە بۆ 20%، بەڵام لەگەر دووبارەکردنەوەی هەر IUI-یەک کە ئێمە دەتوانین بە ئافرەتەکان بڵێن ماوەی 3 تا 6 سایکل واتە 6 مانگ دەتوانن IUI بکەن کە ڕێژەی سەرکەوتنەکەی زیاد دەبێ بۆ 30 بۆ 60%. ئایا پێویستە ئافرەتەکە لە نەخۆشخانە بمێنێتەوە؟ نەخێر، بە هیچ شێوەیەک پێویستی بمانەوەی بە نەخۆشخانە نییە. ئایا پێویستی بە بەنج هەیە؟ پێویستی بە بەنجیش ناوی. پێویستی بە نەشتەرگەری هەیە؟ نەخێر، پێویستی بە نەشتەرگەری نییە. زۆر چاکە دکتۆرە، جیاوازی چیە لە نێوان IUI لەگەڵ IVF؟ بەڵێ، جیاوازی IUI لەگەر IVF. IUI دانانەوەی تۆی پیاوە لە ناو منداڵدانی ئافرەت واتە پیتاندن لە ناو منداڵدانی ئافرەت ڕوودەدا کە لە کلینیک لە نۆرینگەکان ئەنجامی دەدەن، بەڵام IVF پیتاندنی تۆی پیاوەکە لەگەر هێلکەی ئافرەتەکەیە لە دەرەوەی منداڵدان پاشان کۆرپەلەکە دەگەڕێنینەوە بە ناو منداڵدانی ئافرەتەکە. ئەو هۆکارانە چین کە ڕێژەی سەرکەوتنی IUI زیاد دەکەن؟ هۆکارەکانی سەرکەوتنی ڕێژەی IUI زۆرن، لە هەمووان گرنگتر تەمەنی ئافرەتەکەیە، تا چەند تەمەنی ئافرەتەکە بچووکتر بێ، بۆ نمونە لە نێوان 25 بۆ 35 ساڵی. پەیڕەوکردنی ڕێنماییەکان هەردوو هاوسەر پیاوەکە و ئافرەتەکە، نەکردنی وەرزشی قورس پێش ئەنجامدانی IUI-یەکە، ئەنجامدانی پرۆسەکەی IUI پیتاندنی دەستکرد لەلایەن پسپۆری ئافرەتانەوە، هەروەها پاش ئەنجامدانی پرۆسەکە پێویستە ئافرەتەکە پشوو وەربگرێ، واتە نەکردنی وەرزشی قورس بۆ ماوەی هەفتەک بۆ 2 هەفتە، دوورکەوتنەوە لە گەرمێکی زۆر بۆ جەستەی ئافرەتەکان، بۆ نمونە ئێستا لە وەرزی سەرمادا دانەنیشتن لە دیارسۆپا، خۆششتن بە ئاوی گەرم. هەروەها پێویستە بۆ ماوەی 5 ڕۆژ پاش ئەنجامدانی پیتاندنی دەستکرد جوودبوون نەبی. لە کۆتاییدا خانمەکە کەی پێویستە پشکنین دووگیانی ئەنجامدات تا بزانێت IUI-یەکەی سەرکەوتوو بۆ یان نا؟ پشکنینی دووگیانی 14 ڕۆژ واتە 2 هەفتە پاش ئەنجامدانی پیتاندنی دەستکرد پێویستە ئەنجام بدرێ بە هیوای سوود وەرگرتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.